تێڕوانینی کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەو بارودۆخەی چەند ڕۆژەکە لە ڕۆژاوای کوردستان هاتووە تا ئاراوە. میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامیمان کردووە کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. کاک ڕێبوار سڵاوی خوارد لێبێت. تێڕوانینی کۆمەڵی ئیسلامی بەگشتی چییە لەسەر ڕووداوەکانی عفرین و لەشکرکێشی سوپای تورکیا بۆ ئەو کانتۆنە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، زۆر سوپاس سڵاوی خوای گەورە لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی پێمان وایە تەڵان مەسەلەی کورد تا ئێستا لەو ناوچەیە وەکو زۆر جاریانی لە ئەدەبیاتی کۆمەڵی ئیسلامیدا وتراوە کە گەورەترین گەلی ئەو ناوچەیە کە بێ قەوارەوە بێ کیانی سربەخۆیە. پێمان وایە لە هەموو بەشەکانی کوردستان کورد مافی خۆیەتی بە خواستەکانی خۆی بگاوەکیانی سربەخۆی هەبێ. لە چەند ساڵی ڕابردوودا وەکو باشووری کوردستان لە ڕۆژاوای کوردستانیش دەرفەت بۆ کوردانی ڕۆژئاوا بوو کە ئەوانیش بەشێک لە ئاواتەکانی خۆیان بەدی بێەوە بە جۆرە لە جۆرەکان هەنگاو بنێن بەرە و حکومڕانیەتیەکی خۆماڵی کوردی لەو ناوچەیە. بەداخەوە تەڵەن کۆی واقعی سووریا لە چەند ساڵی ڕابردوودا کە بوو بەجێی کێشمە کێشمی یەکلاکردنەوەی ململانەی زلهێزان لە سووریاوە گەلی سووریا بەگشتی و گەلی کوردیش لە ناویدا بە تایبەتی بە جۆرە لە جۆرەکان بۆتە قوربانی. ئێمە ئێستاش پێمان وایە کە پێویستە وەکو چۆن ئێمە و کۆمەڵی ئیسلامی بۆ باشووری کوردستان بڕوامان وایە کە دەبێت بە گفتوگۆ و بە ئاشتیانە و بە حیوار لەگەڵ هەم وڵاتانی دراوسێ کێشەکانی چارەسەر بکرێ. ئێمە بۆ کوردانی ڕۆژاوە شەمان باوەڕمانەوە باوەڕمان وایە کە بێ بەدیلی شەڕ ئاشتی بێ و گفتوگۆ جێگرەوەی بێ و بە ئاشتی و لێک تێگەیشتن چارەسەری کێشەکان بکرێ. ئەمە بەو ئەندازەیە کە ئەکەوێتە سەر کوردانی ڕۆژاوە بەو حەدەش ئەکەوێتە سەر وڵاتی تورکیا و پێویستە هەموو لایەکە و ڕاستیە بزانین کە ئەو شەڕ و کوشتارەی لە ڕابردوودا لە ناوچەکە هەبووە بەگشتی جگە لە نەهامەتی هیچی بۆ گەلانی ناوچەکە نەهێنا و هیچ دەرەنجامێکیشی نەبووە و جگە لە گفتوگۆ هیچ شتێک نابێتە مای ئەوەی کە سەقامگیری بۆ وڵاتانی ناوچەکە و بۆ گەلی کوردیش بدوای خۆیدا بێنێ. بۆ ئێمە پێمان وایە بەدیلی ئەو لەشکرکێشی و هێرشە گفتوگۆیە و دەبێت بە گفتوگۆ کێشەکان چارەسەر بکرێت. بەڵێ مامۆستا ڕێبوار هەست بەوە ناکرێت کە سەفەقاتی سیاسی لە نێوان وڵاتانی زلهێز بەتایبەت ڕووسیا و ئەمریکا لەسەر ئەم بابەتە هەیە، چونکە وەک یەپەگە خۆی ئاماژەی پێکردووە ئەو سنوورە لە ژێر چاودێری ڕادارەکانی با بڵین ڕووسیایە بەڵام بێدەنگەلی. ئەو پرسیارێکی زۆر جوانە. حەقیقەت ئێمە پێویستە بە وشیاریەوە سیرکەین و وێنە گەورەکەەوە خۆی ببینین. بەداخەوە تەبەن ئێمە لە باشووری کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەزانن هەمیشە وتومانە ئەبێ ئێمە ئەزمموی سیاسی خۆمان نەکەینە قوربانی ئەو جەمسەربەندی و ئەو جەمسەربەندیەی کە زلهێزەکان لە ناوچەکە دروستیان کردووە و بەداخەوە لە ڕۆژاوای کوردستانی هەمان شت ڕاستە و لەوێش بە جۆرە لە جۆرەکان ئەو جەمسەربەندیەی کە دروست بووە کوردیش بەداخەوە بۆتە قوربانی. ئەزمموی دوور و نزیکی کورد و مێژوو پێمانەڵێ کە هەمیشە زلهێزان لە دواهەمین لەحزە پشتیان لە کورد کردووە و کوردیان کردوتە پارویەک بۆ وڵاتان و حقیقت ئەوەی کە بە زەرەرمەندی لە قەزیەکە دەرچوو هەمیشە کورد بووە. ئێستاشەوەی لە سووریا گوزەرێ بە تایبەتەوەی لە ڕۆژاوای کوردستان نەگوزەرێ بە تەکی دوایە و خۆتەزانی تەبعاً ئەوێ لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا چێشمە چێشم و ململانی رووسیا و ئەمریکای بەردەوام لەسەر بووە. من ناچمەوە سەر ئەو تەفاسیلە چونکە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەگشتی ئەزانن کە ئەو چێشمە چێشمەی لێ بووە ئێستا بەرەنجامەکەی ئەوەیە کە حقیقات هەم زلهێزان لەوێ رووسیا و هەم ئەمریکاش چاویان لە قەزیەکە پۆشیوە و ئەوەی کە ئەوان خۆیان یعنی گەلانی ناوچەکە ئەکەنە بەشێک لە بڵین بەسەر جەمسەرەکانی خۆیاندا دابەشیەکەن و ئەوان بە دوای بەرژەوەندەکانی خۆیاندا ئەگەڕێن و دواتریش حقیقات لە کۆتا ساتەکاندا پشت لەو میلەتانەکەن. ئێمە ئەزمموی دوور و نزیکمان لەوە هەیە کۆ لە کۆماری مەهاباتەوە تا ئەوەی ئەمڕۆ ڕووەدا و هەتا ئەوەی کورد لە مەسلەی ڕیفراندۆمیشدا خۆتەزانی لێرە بێ پشتیوان بوو بێ پشتیوانی نێودەوڵەتی بووە دۆستەکانی پشتیان تێکرد. ئەمە دووبارە بوونەوەی ئەو حقیقەتە مێژوویانەیە کە بەسەر گەلی کووردا هاتووە بە درێژایی
سەد ساڵی ڕابردووی دوای نزکە ئێمە دوای سایکزبی کۆ حەقیقات و بەداخەوە زۆر جاریش ئەگەر نەڵێین من نەڵێین هاوڵاتیان چونکە ئەوەی کە بەرپرسن هێزە سیاسیەکانن و دەستەڵاتدارانن هێزە سیاسیەکان و دەستەڵاتدارانیش حەقیقات سوودیان لەوە وەرنەگرتووە بەردەوام هەڵەمێژوویەکانیان دووبارە کردوتەوە و هەمیشە ئێمە لە جیاتی ئەوەی کە وەکو ئێمە خۆمان کۆمەڵی ئیسلامی حەقیقەت بەردەوام ئەومان وتووە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بووە لەسەر پێی خۆمان بوەستین و وەزعی ناوخۆیمان چۆن داوامان کردو ئێمە بۆ ڕۆژاوای کوردستانیش پێمان وایە یارمەتیم بدەیت ئێمە پێمان وایە کورد پشتیوانی ڕاستەقینە خۆیەتی و بێ خۆی پشت بەخۆی ببەستێ و بێ لە ناوخۆیدا خۆی تۆکمە بکە و حەقیقەت پشتیوانی ڕاستەقینەی کورد دوای خی گەورە تەنها ئەوەیە کە کورد خۆی لە ناوخۆیدا ڕێکخاتەوە و ئامانجە سیاسیەکانی خۆی هەوڵدا بەدەست بێنێ و بتوانێت ئەتمێنانیش بدا بە وڵاتانی دراوسێ و بتوانێت بە گفتوگۆ حیوار چارەسەری کێشەکانی بکات. بەڵێ لە ڕۆژانی ڕابردوودا فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان داوای کرد کە دانیشتێکی پەرلەمان تایبەت لەسەر عفرین بکرێت. ئەم داوای فراکسیۆنی کۆمەڵ بە بڕای ئێوە بۆ ئەو تەوان داوای کۆمەڵ فراکسیۆنەکانی کەش بۆی من زانیاریم هەبێ بەو پێی کە پەرلەمانی کوردستان و ڕۆژاوای کوردستان و گەلەکەی تەبان خۆتەزانی لە ساڵانی ڕابردوودا دوای ئەو ڕووداوانەی کە لە سووریا ڕوویدا بەداخەوە تەبان دوایەوەی کە گەلی سووریا ویستیان ینی سیستمێکی سیاسیان هەبێ کە سیستمێکی سیاسی ئازاد بێ و حکومڕانێکی تەندروستیان هەبێ و ڕاپەڕینیان کرد و شۆڕشیان کرد دژی دەستەڵات دژێ و دەستەڵاتە دیکتاتۆرە من ناچمەوە سەر ئەو تەفاسیلە بەداخەوە یعنی ئەوە ڕوویدا کە ڕوویدا کە سووریا بۆ چەشجەی چێشمە چەشم و ململانەی زلهێزان و گەلانی سووریا بەگشتی و لە ناویشیدا گەلی کورد یەکێک بوو لە قوربانیەکانی من پێم وایە ئەوە کارێکی تەبیعیە بۆی پەرلەمانی کوردستان وەقفە بکە و پاڵپشتی بکە لە هاوڵاتیانی سڤیل و مەدەنی و ئەو خەڵکە بێدەرەتانەی کە ئاوارە بێ و دەربەدەرە بێ و حەقیقەت ئێستا باشووری کوردستان پڕیەتی لە ئاوارەی ئەو بەشەی کوردستان و لە ئێستاشدا کە ڕێژەیەکەی هاوڵاتیان ئاوارە بنەوە جۆرەکە لە پاڵپشتی و بۆ بیانی ئەوەی کە لە دەستی پەرلەمانی کوردستان دێ بۆ چارەسەری کێشەکان فراکسیۆنی کۆمەڵیش و فراکسیۆنەکانی کەش بە بڕوای من لەو ڕووە ویستویانە حەقیقەت پەرلەمان کۆ بێتەوە و هاوکار بن و متەزامین بن لەگەڵ گەلەکەی خۆیان لە ڕۆژاوای کوردستان. بەڵێ وەک دوا پرسیار وەزیری دەرەوەی تورکیا لەگەڵ هاوتاکەی خۆی لە بەغدا ڕایگەیان کە ئەوان نیازیان هەیە لە داهاتوودا هەمان هێرش بۆ سەر پەکەکەش لە هەرێمی کوردستان بکەن. بە بڕای جەنابەت وەک کەسێکی سیاسی خوێندنەوەی تۆ ئەگەر تورکیا لەمەی عفرین سەرکەوتوو بێت بیر لەوە دەکاتەوە کە هەمان شێوازی لەشکرکێشی زەمینی و ئاسمانی بۆ سەر قەندیلیش بکات؟ من وەکو سەرەتا باسم کرد هەرەوە دووبارە کەمەوە ئێمە بڕوامان وایە کە ینی بەدیلی شەڕ ئاشتی بێ و بە گفتوگۆ کێشەکان چارەسەر بکرێن و وڵاتانش پێویستە ڕێگای گفتوگۆ بگرنە بەر وە ئەو حەقیقەتەش ببینن کە لەم ناوچەیەدا گەلێکی ستەم لێکرا و بەشخورا و لە پاڵگەلەکانی ئەواندا ئاژی کە قوربانی ئەو سیستەمە سیاسەیە کە دوای سایکزبی کۆ دروست بووە و من پێم وایە هەر هێرشێکی لەو جۆرە خزمەت بە وڵاتە کاوەنە خزمەت بە وڵاتانی کەشەکە جگە لە پشێوی و ناسەقامگیری و نائارامی هیچ شتێکی کە بۆ ناوچەکە ناهێنێت. بەڕێز ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی سوپاس بۆی کە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە.